بەڵێ ئێستا من بە دیاریکراوی لەسەر شەقامی پشتێنەی قەزای کەلارم کە بە شەقامی 6 مەترەکەی کەلار و حولەکەی کەلار ناسراوە. ئێستا وەک لە دیمەنەکان دەیبنێن لە سایدە کۆنەکە کە ماوەی چەند ساڵێکە سایدێکی کۆنەکرا بووە لە سەر شەقامەکە، ئێستا کارکردن تێیدا دووبارە دەستی پێکردوتەوە و کارکردن کار لە نۆژەنکردنەوەی دەکرێت. ئەمشەو سەرۆکایەتی شارەوانی کەلار هاوکات بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان لە ئاگانامەیەکدا بڵاویان کردەوە کە ڕێگا کۆنەکەی حولەکەی کەلار داخراوە و ئاگداری شۆفەرانیان کردووەتەوە کە شەقامە نوێیەکە واتە شەقامی شەستی بەشی ئاراستەی چوون ئەو شەقامە بەڕووی شۆفێراندا دەکرێتەوە. نزیکەی 6 مانگێکە کارکردن لە شەقامە نوێیەکە دەستی پێکردەوە، لە ئێستادا شەقامە نوێیەکە بەڕووی شۆفێراندا کراوەتەوە و هاتوچۆی گەرمیان ئاگداری شۆفێران دەکاتەوە کە شەقامە نوێیەکە بەکاربێنن بە ئاراستەی چوون و بە ئاراستەی هاتنیش. بەڵام چونکە لە ئێستادا کارکردن لە بەشە کۆنەکە دەستی پێکردووە، ئێمە هەوڵماندا لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی کەلار و لەگەڵ بەرپرسی پرۆژەکانیش قسە بکەین کە بزانین ماوەی تەواوبوونی پرۆژەکە چەندی پێچێت، چونکە لە ئێستادا کارکردن لە بەشی سایدە کۆنەکە دەستی پێکردووە و لە ماوەیەکی نزیکدا چونکە دەیانەوێت شارەوانی کەلار باس لەوە دەکەن دەیانەوێت هەردوو ئاراستەکە بە نوێی یانی وە شەقامەکە بە شێوازێکی نوێ بخەنە خزمەتی هاوڵاتیانەوە، بۆیە ئەمڕۆ کارکردن لە بەشی سایدە کۆنەکە دەستی پێکردووە و بڵین سایدە ئەو سایدەی کە پێشتر کارکردن تێدا بەردەوام بوو تەواو بووە و بەشێکی کارەکانی بەشێکی کارەکانی تەواو بووە، لە ئێستادا نۆژەن کراوەتەوە و کارکردن تایدا تەواو بوو و خراوەتە خزمەتی شۆفێرانەوە. وەک لە دیمەنەکانش دەیبێنن ئێستا شۆفێران بە شەقامە نوێیەکەدا دەڕۆن و بە ئاراستەی چوون و بە ئاراستەی هاتن و لە ئێستادا شەقامە کۆنەکەیش کارکردن تایدا دەستی پێکردووە و لەلایەن کۆمپانیای قەیوانەوە جێبەجێ دەکرێت. هاوکات سەرۆکاتی شارەوانی کەلار لە ئاگانامەیەکدا داوا لە هاوڵاتیان و شۆفێران دەکات کە بە ئاراستەی چوون و هاتن بە شەقامی حولی نوێ بەکاربێنن، چونکە ئەو شەقامە لە ئێستادا بەڕووی هاوڵاتیاندا کراوەتەوە. درێژی ئەو شەقامی کە بەڕووی شۆفێراندا کراوەتەوە نزیکەی 6 کیلۆمەترە و شەقامەکە خۆی بە درێژەی نزیکەی 13 کیلۆمەترە، بەڵام ئێستا ئەو بەشەی کە کراوەتەوە بەڕووی شۆفێراندا نزیکەی 6 کیلۆمەترە و هاوکات ئەو بەشەیش کە کارکردن لە نۆژەنکردنەوەی دەستی پێکردووە بڵین نزیکەی 13 کیلۆمەترە، بەڵام بەشێکی ئەو جێگایانە چونکە لە ماوەی ڕابردوشدا هاوڵاتیان گلەی و گازدایانە بوو کە شەقامی حولی کە دروست کراوە ئێستا بەشێکی تێکچووە، بۆیە لە ئێستادا کارکردن لە شەقامە کۆنەکەی حولی کەلار دەستی پێکردووە و لە ماوەیەکی نزیکدا نۆژەن دەکرێتەوە و هاوشان لەگەڵ سایدی نوێدا دەخرێتە خزمەتی شۆفێرانی سنووری ئیدارەی گەرمیانەوە.